که ماسه که شرمزار رو رشیج بو بارزانی و که افروکا دیه ترک سر آخا بارزانی با بلا برای و یه کرد رخی و با بلا دور و با دی با چه ترک دور خیتوانا از تا شرمزارت کم تا رو رشد کم تا حالتت کم والله ديتا بن بيكان ديسا كردتا تاريخن والله هاش خوهبه والله ديتا بن بيكان والله ديسا دايكت كردستان ديتا تاريخن مسعود بارزاني از گرتا ما خوهشيار بك تر چی داره شاشكا تياسور کی داره تشرم ناگي راديو دنگيگل دنگي توي هاواتيا هەرکوێکن سڵاوتان لەبێت لە ناوەندی هەواڵەکانی رادیۆ دەنگی گەل بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانتان پێشکەش دەکەین. کوردان و ئازادی خوازان لە شاری کێلی ئەڵمانیا لە دژی هێرشە داگیرکاریەکانی دەوڵەتی تورک بۆ سەرباشووری کوردستان و گۆشەگیری سەر ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا جەلان گردبوونەوەیەکی جەماوەریان ئەنجامدا و شەرمەزاریان کرد. گردبوونەوە ناڕزایەتیەکە لەلایەن ناوەندی جوواکی کوردی دیموکراتیکی دەکتەم ڕێکخراو بە خولەکێک ڕێزگرتن لە شەهیدان دەستی پێکرد. لەسەر ناوی دەکتەم شیرین موش قسەی کرد و ڕایگەیاند دەوڵەتی تورک بە هەموو دڕندەییەکەوە هێرش دەکاتە سەر وڵاتەکەمان و شەڕوانەکان لەگەڵ خیانەتکارانی باشووری کوردستان داگیر دەکات. هەروەهاوتی دەوڵەتی تورک لەسەر سەرۆک ئاپۆ گۆشەگیرێکی بێوێنە بەڕێوە دەبات. هێرش دەکاتە سەر خاکەکەمان. ئێمە ئەمڕۆ هاوکات بۆ ڕاگرتن و شەرمەزارکردنی بڕیاری دەوڵەتی ئێران بۆ لە سێدارەدانی ڕۆژنامەوان پەخشان عەزیزی کۆبووینەتەوە. دەیەمین ساڵیادی جنۆسایدی سەر شنگالە و بەم مەبەستە بە بەشداری زیاتر لە 200 کەس لە خەڵکی شنگال کوردستان و دەرەوەی وڵات کۆنفرانسێک بەڕێوە چوو. ئیدارەی خۆسەری شنگال ئەمساڵ جیاوازتر و بەهێزتر لە ساڵانی ڕابردوو پێشوازی لە ساڵیادی جنۆسایدی سێ ئابی 2014 دەکات. تا ئێستا چەندین وەرکشاپ و کۆنفرانس لەسەر جنۆسایدەکە و ئامانجەکانی ئەنجام درراوە. هەروەها کۆنفرانسی ئەم ساڵیش بە دروشمی دادپەروەری و ئازادی بۆ کۆمەڵگەی ئیزەدی بەڕێوە دەچێت. تەورەکانی کۆنفرانسەکە بریتین لە هەریەکە لە جنوساید چۆن ڕوویدا، کێ هۆکار بوو، ئامانج لەو جنوسایدە چی بوو، کێ ڕێگری لە کۆمەڵکوژی ئیزەدیەکان کرد. هەروەها لە کۆنفرانسەکەدا پرسە سەرەکیەکانی وەک دانان بە جنوسایدی ئیزەدیەکان لەلایەن عێراقەوە، هۆکارەکانی دادگایکردنی داعش و جێبەجێ نەکردنی بەرپرسیارەتیەکانی خۆپاراستنی ئیزەدیەکان، دادپەروەری و ئازادی بۆ پێکاتی ئیزەدی و لێپرسینەوە باسییان لێوە دەکرێت. گرنگترین پرسەکان لە کۆنفرانسەکەدا بریتین لە داواکاری هەڵوەشانەوەی ڕێکەوتنامەی 9 ئۆکتۆبر، دادگایکردنی بەرپرسیارانی جنوسایدەکە، داعش پەدەکە، بەرپرسانی هێزە عێراقیەکان لە شنگال، دانپێدانانی جنوسایدی شنگال، قبولکردنی ئیدارەی خۆسەری شنگال و پاراستنی هێزەکانی یەبەشە یێژەشە و ئاسایشی ئیزدخانە. طالبگره دهمین فرمانی گلسه شنگالی هاتی گرین وکی ریبریا خسر ایرو کم خباتک در دخه کم خبات دبین شعارا بجش فرمان و کولتیه ده بر خسری و آزادی و کم خبات چکرین نوروگا کم خبات سمینر ورداین ده سمینر یکی سر ده شوا هات آوا کرین چی شکلی هات آوا کرین چاو ایریشن سر شنگالی هات کریم دسته کی هات آوا کرین شنگال دسته کی هات رزگار کرین سمینر دیاجی سر حق و حقوق ملت ازدی جبر 10 سال سر فرمانیر درباز به حتی نها وکی دنبجن دولت عراقی هنا اعتراف به جنوسایدی نکری آدنجی انسان یاج دولت اعتراف جنوسایدی کری هنا جی وکی بی ملتی پیرنا با علی کار یاجی درفت امکان نادن بی ملت
میلیشیاکانی نەوال ماردین سەر بە هەبەدەها لە بەیاننامەیەکدا ڕایانگەیان چالاکیەکانیان دژی هێرشە داگیرکاریەکان لە کوردستان بەردەوامە و ڕایانگەیان ئێمە بەردەوامین لە لێپرسینەوە لە فاشیزم لە شارە گەورەکاندا. هەروەها جەنگاوەرانی هەبەدەها ڕایانگەیان لە 23 تەمموز لە ئێستانبول ئاگریان لە کۆگا بەرداوە کە کەرەستەی بیناسازی و کەرەستەی ئاسن تێدا هەڵدەگرێت. لە ڕاگەیاندراوەکە داهاتووە ئەم چالاکیە بۆ یادی ئەو هەواڵانەمان ئەنجامدراوە کە دژی ئۆپەراسیۆنە داگیرکاریەکان لەسەر هێڵی بەرخۆدان شەڕیان کرد و شەهید بوون. لە ئەنجامی چالاکیەکەدا کۆگایەک بە تەواوی لە ناوبراوە و بەهۆی ئاگرەکەەوە زیان بە کارگەکانی دەوروبەریش گەیشتووە. میلیشیاکانی ماردین ڕایانگەیان کە فاشیزمی دەوڵەتی تورک تەحملی سەماکردنی کوردان ناکات. میلیشیاکان هەروەها داوایان لە گەنجان کرد لە پێناو لە ناوبردنی سیستمی ڕاگەزپەرستی فاشیستی پشنە ڕیزەکانی هەبەدەها و داوای لێپرسینەوە لە دام و دەستگاکان و لایەنگرانی فاشیزم بکەن. بزوتنەوەی گۆڕان لەبارەی هێرشە لەشکرکێشیەکانی دەوڵەتی تورک و بردومانی گوندەکانی سنووری ئیدارەی سۆران لێدوانێکی داوڕایگەیان ئێمە هێرش و داگیرکاریەکانی ڕژیمی داگیرکەری تورکیا بۆ سەر کوردستان و بە تایبەت لەسەر سنووری ئیدارەی سربەخۆی سۆران لە برادۆست و چۆمان و ڕەواندز شەرمەزار دەکەین. پاراستنی سنوور و خاک و ئاسمانی هەرێمی کوردستان ئەرکی حکوومەتی فدراڵی و حکوومەتی هەرێمی کوردستانە دەبێت ئەرکی خۆیان جێبەجێ بکەن و ڕێگری لەسەر بازە داگیرکەرەکانی تورکیا بکەن. بۆ زوتنەوەی گۆڕان داوای لە نوێنەرایەتی نەتەوە یەکگرتوەکان لە عێراق کۆنسولخانەکان نوێنەری ئەو وڵاتانەی کە پشتیوانی گەلی کوردستان دەکەن داوای لە ئەنجومەنی نوێنەران و لایەنە سیاسیەکان و مافی مرۆڤ و ڕێکخراوە کۆمەڵایەتیەکان کرد هەڵویستی خۆیان نیشان بدەن. بزوتنەوەی گۆڕان هەروەها جەختی کردەوە هەر لایەنێک لە عێراق و کوردستان هاوکاری هێرشی تورکیا بکات خیانەتی نیشتمانی ئەنجام دەدات. ساڵ لەمەوبەر چەتەکانی داعش شاری قامیشلویان بە تەقانەوەی بارهەڵگرێکی بمبڕێژکراو لەسەر جادەی گشتی کردە ئامانج لە ئەنجامدا 62 هاوڵاتی کە زۆربەیان ژن و منداڵ و بەتەمەند بوون شەهید بوون و 177 کەسیش بریندار بوون. بنەماڵەی شەهیدانی کۆمەڵکوژیەکەی قامیشلو بە هەڵگرتنی وێنەی کەسوکاریان چوونە شوێنی تەقینەوەکە و لەوێ ڕێوڕسمی بە بیرهێنانەوەیان بەڕێوە برد. هەروەها لە شوێنی مەراسمەکەدا کە لە پانکارتێکی گەورەدا وێنەی هەموو 62 شەهیدی تەقینەوەکە هەڵواسرا بوو. لە میانەی مراسمەکەدا ئەندامی ئەنجومەنی بنەماڵی شەهیدان محەممەد ئیبراهیم شەهیدانی کۆمەڵکوچیەکەی بەبیرهێنایەوە وتی بەهۆی ئەوەی دانیشتوانی ئەم شارە باوەڕیان بە ئاشتی و ئارامی هەیە چەتەکان شارێکیان کردە ئامانج هاوکات ئامانجیان لە ناوبردننی کۆمەڵایەتی و شکاندنی ئیرادەی گەل بوو مەبەستیان ئەوە بوو شارەکە چۆڵ بکرێ. لە کۆتایی مەراسمەکەدا بەڵێندرا تا گەیشتن بە سەرکەوتن و ئازادی ڕێبازی شەهیدان بەردەوام دەبێت. هەروەها بە یادی ئەو 62 شەهیدە 62 مۆم داگیرسرا. مامۆستایانی زانکۆ ڕخنە لە حکوومەتی هەرێم و عێراق دەگرن لەسەر بێدەنگیان لەسەر هێرشە داگیرکاریەکانی دەوڵەتی تورک بۆ سەرخاکی کوردستان. داوا دەکەن هاوڵاتیان و چین و توێژە جیاوازەکان هەڵویستی تونند و جدیان هەبێت. دەڵێن ڕێگری تونند و هەڵویستی جدی بەرامبەر بگیرێتە بەر دژی هێرشەکانی تورکیا. ماوەیەکە دەوڵەتی داگیرکەری تورک بە چڕی لەشکرکێچیەکانی لە ناوچەکانی دهۆک و بادینان دەست پێ کردووە. بە تەواوی هاتووەتە ناوخاکی هەرێمی کوردستانەوە. حکوومەتی هەرێم و عێراقیش هیچ هەڵویستێک لەسەر ئەو هێرشە داگیرکاریان نییە. بەشێک لە مامۆستایانی زانکۆی هەڵەبجە ناڕزایەتی خۆیان دەردەبڕێن و دەڵێن ئەوە کاریگەری زۆر خراپی لەسەر دانیشتوانی گوندەکانی کوردستان هەیە، لەسەر چۆڵبوونی کوردستان هەیە، کاریگەری خراپی لەسەر ژینگەی کوردستان هەیە و کاریگەری خراپی هەیە لەسەر بێکاری، لەسەر ئاوارەبوونی خەڵک. ئەمانە بەڕاستی بەپلە یەکەم ئیش حکوومەتی عێراق حکوومەتی عێراق سەروەری هەیە و ئەندامی کۆمەلگەینەوە دەوڵەتیە. حکوومەتی هەرێمی کوردستانیش پێویستە لەڕێی بەغداوە بەڕاستی هەڵبدات کە ئەم کێشەیە بە ڕێوەیەکی ئاشان چارەسەر بکات. ئەم جۆرە لەشکرکێشیانە کە ئەگرێنە سەر هەرێمی کوردستان بە دڵنیاییەوە پێشێلکردنی سەروەری
هەم هەرێمێکی سربەخۆی دانپیانانراوە هەم پێشێلکاری دەوڵەتێکی وەکو دەوڵەتی عێراقە ئەبێ بە هەموو شێوەیەک ڕێگری لێ بکرێ هەم لە ئاستە سیاسیەکە لەلایەن دەسەڵاتداران و سیاسیەکانەوە بێ ڕێگری لێ بکرێ و هەڵوێستی جددی و توندی بەرامبەر بگیرێتە بەر هەم لەلایەن هاوڵاتیان و کەسانی خاوەن قسە و ڕۆژنامەنووس و هەموو ئەو کەسانەی کە ئەکرێ قسەیان هەبێت لەم بابەتە ئەکرێ قسەی لەسەر بکرێت و دژی بوەستینەوە و داکۆکی لە پێشێرکردنی ئەم سەروەریە بکرێت چونکە وەکو وتم هەرێمێکی سربەخۆیە و لە چوارچێوەی دەوڵەتێکی فیدراڵا کە پێشێلکاری کراوەتە سەر سنوورەکەی. پاڵڤەگەرە دەهەمین لە ماوەی دەشەودا لە شاری سلێمانی دوو کەس لەلایەن دوو کارمەندی هێزەکانی کۆماندۆ کوژران لە شاری سلێمانی بەهۆی دروستبوونی دەمەقاڵەوە گەنجێک کوژرا و کەسێکی دیکەش بریندار بوو بە پێی وتەی شاید حاڵان ئەو کەسەی تەقی کردووە کارمەندێکی هێزەکانی کۆماندۆیە لە ماوەی ئەم مانگەدا ئەمە دووەم حاڵەتی کوشتن لە گەڕەکی ڕاپەڕێنی شاری سلێمانیە کە کارمەندانی هێزەکانی کۆماندۆ تیایدا تۆمەتبارن و بە پێی ڕاگەیاندراوەکانی ئاسایشی سلێمانی هەردوو کارمەندەکەی کۆماندۆ دەستگیر کراون. جێ ئاماژەیە ڕووداوی یەکەم لە شەوی 16 تەموزی 2024 بوو کە کارمەندێکی هێزەکانی کۆماندۆ دەست ڕێژی گولەی لە مێر منداڵێک بە ناوی شاڕەوەند کرد و کوشتی. جێ ئاماژەیە هێزەکانی کۆماندۆ لە شاری سلێمانی هێزێکی ڕاهێنراوی پڕچەکە و لەلایەن بافڵ تاڵبانی سەرۆکی یەکێتی نیشتمانی کوردستانەوە سەرپەرشتی دەکرێت. هەروەها لە هاوڵێکی نوێدا دەستگای ئاسایشی هەرێم وێنەی بکوژی گەڕەکی ڕاپەڕینی شاری سلێمانی بڵاو دەکاتەوە و ڕای دەگەێنێت هاوڵی بکوژەکەش کە هاوکاری کردووە لەلایەن هێزەکانی کۆماندۆ ڕادستی ئاسایشی سلێمانی کراوە. هەل لە سلێمانی دەمێنینەوە بە بەشداری ژمارەیەکی بەرچاو لە چالاکوان سیاسەتمەدار و هاوڕێیانی مەراسیمی چلەی ڕووناک فەرەج لە ڕێکخراوی ڕاگەاندن و ڕووناکبیری ژنانی شاری سلێمانی بڕێوە چوو تێدا خەبات و تێکۆشانی ئەو ژنە شۆڕشگێڕەوە و بیرهێنرایەوە لە مەراسیمەکەدا لەبارەی ژیان و کار و خەباتی ڕووناک فەرەج چەندین وتە پێشکەشکران و ئەرشیڤ و وێنەکانی نمایشکران. هەروەها هاناشوان بەرپرسی ڕێکخراوی ڕووناکبیری ژنان لە وتارێکدا وتی ڕووناکخان وەک هەڵگری چرای ڕێباز و خەباتی ئەم کاروانەی تێکۆشانی ژنان لە پەڕجێ هێشتین بەردەوام بە دوواداچوونی ورد و پاڵپشتیکردنی دۆسیەکانی تونند و تیژی و کوشتنی ژنان پیرۆستترین تێکۆشان و بەرەنگار بوونەوە بووە لە ژیانی ئەودا بە ڕووی دابوونەریتی کۆنەپارێزی و ئەقڵیەتی پیاو سالاریدا وەستاوەتەوە. ڕووناک فەرەج ڕەحیم ساڵی 1964 لە دایک بووە، دایکی یەک منداڵ بووە و یەکێک بووە لەو ژنە نووسەر و ڕۆژنامە نووسانە و هاوکات لێکۆڵەری پرسە کۆمەڵایەتەکان بووە و ئەندامی سکرتایەتی ژنانی کوردستانیش بووە. ڕووناک فەرەج پاش توشبوونی بە جەڵتەی مێشک ڕۆژی 18 مانگی 6 گیانی سپارد و ژیان ئاوایی کرد. دادگای باڵای فیدراڵی عێراق بڵاوی کردەوە ئەمڕۆ دادگاکەیان لەسەر 4 سکاڵا کۆ دەبێتەوە کە 2 سکاڵایان تایبەتن بە هەرێمی کوردستان و لەلایەن 2 پارلەمانتاری کوردەوە لەسەر سەرۆکی حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم و سەرۆکی پەرلەمانی هەرێم تۆمار کراون. سکاڵایەکیان لەلایەن سروە عەبدولواحید سەرۆکی فراکسیۆنی نەوەی نوێ لە پەرلەمانی عێراق تۆمار کراوە و سکاڵاکە دژی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە و تیایدا داوا دەکات بڕیار بدرێت بە ناڕاستبوونی ئەو بڕیارانەی لەلایەن مەسرور بارزانیەوە دراون و بڕیار بدرێت بە هەڵبەشاندنەوەی حکوومەتی کاربەڕێکەری هەرێمی کوردستان ئەگەر لە ماوەی 3 مانگی داهاتوودا هەڵبژاردن ئەنجام نەدرێت. هەروەها باس لەوەش کراوە سکاڵای دووەم لەلایەن بڕیار ڕەشید ئەندامی پەرلەمانی عێراقەوە لە فراکسیۆنی یەنەکە لە دژی سەرۆک پەرلەمانی هەرێمی کوردستان تۆمار کراوە تیایدا داوا دەکات بڕیار بدرێت بە نادەستوری بوونی هەمواری یاسای ئەنجومەنی شەورای هەرێمی کوردستان و کارکردن بەو یاساییە ڕابگیرێت. دەچینە ڕۆژهەڵات. حسین ئاداک و نەزیر ئاداک دوو هاوڵاتی خەڵکی شاری سەوڵاوە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەرکران و بۆ شوێنێکی نادیار گوازرانەوە. هێزە ئەمنیەکان بەبێ بڕیاری دادگا ئەم دوو هاوڵاتیان دەست بەسەر کرد و تا ئێستا بە دوواداچوونی بنەماڵەکان بۆ زانینی چارەنووسی ئەم دوو هاوڵاتیە بێنجامە لە هۆکارەکانی دەست بەسەرگرتن و دەست بەسەرکران و شوێنی مانەوە و تۆمەتەکانی دژی ئەم هاوڵاتیانە زانیاریەک لە بەردەستانیە. هەروەها شێرکۆ مامکەریمی لە زیندانیانی
سیاسی شۆڕشی ژینە بە تۆمەتی پێکدادان لەگەڵ وتەبێژی یاسا زیانگەیاندن بە مڵک و ماڵی دەوڵەتی و گشتی و هەروەها تێکدانی ڕایگشتی بە 3 مانگ زیندان و پێدانی سزای نەقدی 700 میلیۆن محکوم کراوە ناوبراو لە ڕێو ڕسمی چلەی گیانبەخکردووی شۆڕشی ژینە سیمکۆ مەولودی لە شاری مەهاباد لەلایەن هێزەکانی ئیتلاعاتی سوپاوە دەست بەسەر و دواتر بەدانانی بارمتەی 2 میلیاردی بە شێوەیەکی کاتی ئازاد کرا. هەروەها لەلایەکی تریشەوە نازم سەفەری خەڵکی شاری سەوڵاوە بە تەقی ڕاستەوخۆی هێزەکانی هەنگی مەرزی لە هێڵی سنووری نەوسووددا کوژرا. نازم سەفەری نزیک 25 ساڵی و خەڵکی گوندی نوێن سەر بە شاری سەوڵاوایە. لە نیوەی یەکەمی ساڵی 2024 زایانی 270 کۆڵبەر لە ناوچە سنووریەکان و ڕێگاکانی نێوان پارێزگاکانی ئازەربایجانی ڕۆژاوا و کوردستان و کرماشان بە هۆکارەکانی وەک تەقی ڕاستەوخۆی هێزە سەربازیەکانی ڕژیم سەرما کەوتنە سەرمین و کەوتنە خوارەوە لە شاخ و بەرزایی و حاڵەتەکانی تر کوژراون. هەواڵەکانمان پێشکەشکردن هەرشاد